بناوی خوای بخشنده و مهربان عزیزان و خوشویستان سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لسر بیت. پش بخوای پروردگار لو ویدیو دا باسی او جور خوانه دکین که لخوای پروردگار وان نیشانکان یان چین ایمت چون بزانین او خوا کبینی من او خوا لخوای پروردگار و یو نیشانکانی چین و او خوای که لشیطان و یو چون و نیشانکانی چین و او خوای که هر قصی درون و حدیث النفس و قصی درون و شتکی آساییه نیشانەکانی چین بۆ ئەوەی بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو خەوانەدا دەکەین چونکە زۆربەی خەڵک تا ئێستاش جۆرەکانی خەو لێک ناکاتەوە لە هەمووی گرنگتر باسی ئەوە دەکەین چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە خەوانەدا بکەین چونکە خەڵکێکی زۆر نازانێت چۆن مامەڵە لەگەڵ خەودا بکات یاخود هەر بڕوای پێنیە کە ئەوە هەر خراپە یاخود ئەوەندە قوڵ بۆتەوە لە خەودا هەموو ژیانی خۆی لەسەر خەو داناوە و بیرکردنەوە و جۆری بیرکردنەوە کەشی هەر لەسەر ئەو خەوانەیە کە دەیبینێ کە هەرتووکی هەڵەیە باز لەوە دەکەین کە ئینسان چۆن مامەڵەیەکی ڕاست و دروست لەگەڵ ئەو جۆرە خەوانەدا بکات. پێش ئەوەی کە دەست پێ بکەین ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی کاتێک کە ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە ڕۆژانە بە ئاسانی بگاتە دەستی تۆش و بتوانی لە کاتی گونجاوی خۆتدا بە ئیسراحەتی خۆت تەماشای بکەی هەڵبەت لایک و کۆمنتان بیر نەچێت بۆ ئەوەی بگاتە زۆرترین خەڵک و بەئیزنی خوای گەورە ئێوەش لەو خێر و پاداشتە و لە گەیاندنی ئەو خێر و پاداشتەدا بەشدار دەبن. نیشانەکانی ئەو خەوەی کە لە خواوەن ئێمە چۆن بزانین ئەو خەوە لە خوای پەروەردگارەوە یەو خەوەیەکی باشە نیشانەکانی چین 5 نیشانەی سەرەکی هەیە. یەکەم ئەو نیشانەی ئەو خەوەی کە لە خوای پەروەردگارەوەیە ئەوەیە کاتێک کە هەڵسای دڵت بە خەوەکە خۆش دەبێت و دڵت ئاسوودە دەبێت و دڵت زۆر ئاسوودە و ئارامە و پێی ناڕەحەت نابی و پێی تێک ناچی و پێی قەلەق نابێت. بۆیە هەندێک لە زانایانی سەلەف گوتویانە نیشانەی خەوی ڕاست ئەوەیە کە دڵت خۆشکات و هەروەها دڵت پێی ئاسوودە بێت. دووەم لە نیشانەی خەوێک کە لە خوای پەروەردگارەوەیە ئەوەیە کە خەوێکی ڕۆشن و لەسەر یەکە مامناوەندە زۆر درێژ و بێسەر و بەر نییە و هەروەها تێکەڵ و پێکەڵ نییە خەوێکی مامناوەند کورد یاخود و هەروەها خەوێکی ڕۆشن و دیار و وازح و ئاشکرایە. سێم لە نیشانەی ئەو خەوانەی کە لە خوای پەروەردگارەوەیە ئەوەیە کە موافقی شەرع بێت ئەو خەوە ئەمرت پێ نەکا لە خەودا شتێک نەبینی کە ئەمرت پێ بکا بە گوناه و تاوانێک مخالیفی قورئان و سنت بێت یاخود حرامێکت بۆ حەڵاڵکە یاخود حەڵاڵێکت بۆ حرام کات. هەر یەکێک لەو جۆرە خەوانە ئەگەر ئاوا بوو ئەوە لە خواوە نییە بەڵام خەوێک کە موافقی شەرع بێ ئەمری تێدا نەبێ بە گوناه و تاوان بەڵکو بە پێچەوانەوە ئاماژەیەکی تێدا بێ بۆ ئەوەی کە بگەڕێ بۆ لای خوای پەروەردگار ئەو خەوەش نیشانە و هێمای ئەوەیە کە لە خوای پەروەردگارەوەیە و دڵت پێی خۆش بێت. چوارەم لە نیشانەکانی ئەو خۆی کە لە خوای پەروەردگارەوەیە ئەوەیە کاتێک کە هەڵسای خەوەکەت لەبیر دەمێنێت واتە لەبیرت ناچێتەوە بە شێوازێکی سەریع و خێرا لەبیرت ناچێتەوە کە هەڵسای خەوەکەت لەبیرە. زۆر کەس پرسیار دەکات دەڵێ مامۆستا بەخوا من زۆر خەو دەبینم بەڵام کە هەڵدەسم هیچم لەبیر نامێنێ کۆڕ سوپاسی خوای پەروەردگار بکە ئەوە هەر هیچ نییە شتێکی دەرونیە و هەر حیسابیشی بۆ مەکە ئەو خەوەی کە لە خواوەیە زوو لەبیر ناچێتەوە و لەبیرت دەمێنێت. پێنجەم لە نیشانەی ئەو خەوەی کە لە خوای پەروەردگارەوەیە ئەوەیە کە وەکو خۆی خەوەکە بێتە دی ئەگەر دوای چەند ڕۆژێک چەند مانگێک چەند ساڵێکیش بێت بەڵام دواتر خەوەکە وەکو ئەوەی کە بینیوتە خەوەکە دێتە دی هەر خەوەیە کە هاتە دی لە ژیانتدا بزانە ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەو خەوە لە خوای پەروەردگارەوە بووە و خەوێکی باش و هەروەها موژدەیە. ئەو 5 نیشانە هەر کەسێک ئەو جۆرە خەوانەی بینی نیشانەی ئەوەیە کە خەوەکەی لە خوای پەروەردگارەوەیە. لە هەمووی گرنگتر ئەوەیە ئینسان ئەگەر خەوێکی ئاواهای بینی چی بکات و چۆن مامەڵەی لەگەڵدا بکات. یەکەم شت ئەگەر خەوێکت بینی لە خوای پەروەردگارەوە بوو ئەو مەرجانەی تێدا بوون کە باسمان کرد ئەگەر هەڵسای حەمد و سەنای خوای پەروەردگار بکە سوپاسی خوای پەروەردگارت بیر نەچێ خەوێکە لە خوای گەورەوەیە موژدەیەکە یان لە شتێک ئاگادار کراویتەوە. دووەم ئەو خەوە بۆ کەسێک بگێڕەوە یەکەم کە زانا بێت دووەم کە ئینسانێکی تەقوادار و نەهێنی پارێز بێت بە هیچ شێوازێک خەو بۆ ئینسانی نەزان مەگێڕەوە خەو بۆ ئینسانی کەسێک کە لەخوا نەترسێ مەیگێڕەوە هەرگیز خەو بۆ ئینسانی حەسوود نەگێڕیەوە چونکە جاری وهەیە خەوێکی بۆ دەگێڕێەوە موژدەیەکە ڕێک حەسادەتت پێدەبا و جاری وهەیە چاوی پیس شت لێ دەدا بەخوا هەر کورداری دەڵێ تەختت دەکات هەرگیز خەو بۆ ئینسانی حەسوود
مەگێڕەوە بەڵکو ئەگەر هەڵسای حەمد و سەنای خوای پەروەردگار بکە ئەگەر خەوێکی خۆشت بینی و هەروەها لە لای کەسێکی زانا و دانا و تەقوادار کە جێی متمانەیە ئەو خەوە بگێڕەوە بە ئیزنی خوای گەورە ناوەڕۆکی ئەو خەوەی کە دەیبینی بۆ دێتە دی بەو شێوازەی کە لێک دەدرێتەوە چونکە لێکدانەوەی خەویش زۆر گرنگە چۆن لێکی بدەیەوە جاری وا هەیە ئاوەها دێتە دی بۆیە هەرگیز خەو بۆ ئینسانی نەزان و حەسوود و خراپ مەگێڕەوە بەڵکو بۆ ئینسانێکی چاک و ئینسانێکی تەقوادار و باش بگێڕەوە. دووەم نیشانەی ئەو خەوەی کە لە شەیتانەوەیە چۆنە و نیشانەکانی چین. ئێمە چۆن بزانین کاتێککە هەڵسان خەوێکمان بینی ئەو خەوە لە شەیتانەوەیە و چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین کە لە هەمووی گرنگتر ئەوەیە. یەکەمیان هەر خەوەیەک ترساندنی تێدا بێت لە خەودا ترسای ڕاچڵەکی زۆر ترسای زۆر نەئارام بووی زۆر قەلق بووی و هەروەها ئەمرت پێکرا بە گوناه و تاوانێک یاخود بە بێئومێدی بزانە ئەو خەوە لە شەیتانەوەیە و هیچ نییە یاخود ئەگەر کوشتن و بڕینی تێدا بێت یاخود ئەگەر وا بزانی سرت لێبۆتەوە لە خەودا یاخود ئەگەر وا بزانی ئەندامێکت لێبۆتەوە یاخود شتی سەیر و سەمەرە لەو خەوەدا هەبێت بزانە ئەو خەوە لە شەیتانەوەی هەر کاتێک ترسای لە خەودا هەر کاتێک قەلەقیەکت بۆ دروست بوو ئارام بووی بەهۆی ئەو خەوەی کە دەیبینیت هەر کاتێک ئاماژەیەکی تێدا بوو بۆ ئەوەی کە تۆ قەلق بیت بۆ ئەوەی کە تۆ بترسیت بۆ ئەوەی کە تۆ ناڕەحەت بیت کە زۆر کەسە خۆوانە دەبینێ مەوەسا و خۆم بینیەوە بەخوا ژیانم نەماوە قەلق بووم ئەرێ چی بکەم زۆر ترساوم ئەو خەوەی کە ترسی تێدا بێ و هەروەها قەلەقی دروست کات و ئاماژەیەکی تێدا بێ بۆ گوناهێک بۆ تاوانێک بزانە ئەو خەوە لە شەیتانەوەیە و هیچ حیسابی بۆ مەکە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو خەوەدا بکەین کە نیشانەیەکی تێدا ئەو خەوە لە شەیتانەوەیە. یەکەم شت کاتێک کە هەڵسای خەوێکت بینی لە شەیتانەوە بۆ ترسای ناڕەحەت بووی پەنا بەخوای پەروەردگار بگرە و ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم بڵێ ئایەتە الکورسی بخوێنە ئەو لاتەنشتەی کە لەسەری خەوتویت لاتەنشتەکەت بگۆڕە سێ جار تفکە بەلای ئەو چەپتدا ئەنجا لاتەنشتەکەت بگۆڕە ئەنجا پەنا بگرە بەخوای پەروەردگار ئەو خەوەش کە بینیت کە ناخۆش بوو لە شەیتانەوە بوو هەرگیز بۆ هیچ کەسێکی مەگێڕەوە. یعنی پێویست ناکە خەوێکت بینی ئەو نیشانانەی تێدا بوون کە خەوەکە لە شەیتانەوەیە دەی دەستکەی بە تەلەفۆن و تەلەفۆنکاری بۆ ئەو بۆ فلان و بۆ فلان مامۆستا ئەرێ خۆم بینیوە چۆنە و لێکدانەوەکەی چۆنە. هەر خەوێکت بینی ئەو نیشانانەی کە باسمان کردن کە خەوەکە لە شەیتانەوەیە هەرگیز حیسابی بۆ مەکە و مەیگێڕەوە پەنا بگرە بەخوای پەروەردگار و لەبیر خۆتی بەرەوە هیچ نییە و هیچ شتێکی بۆ نییە تەنها شەیتانە ویستویەتی بترسێنێ و بە جۆرێک لە جۆرەکان تووشی قەلەقیت کە خوای گەورە هەموو لایەک پارێزراو کات. سێم نیشانەی ئەو خەوەی کە هەر شتێکی دەرونیە و حەدیث النەفسەوە تا قسەی دەروونە ئەو شتێکی ئینسان ڕۆژانە دەیبینێت لەسەرەتی ئەو ئیشەی کە ئینسان ڕۆژانە دەیکات پێی دەڵێن حەدیث النەفس یعنی قسەی دەروون. ئەو خەوە نیشانەکانی چۆنە؟ ئەگەر ئەو خۆت بینی کە کاتێک کە ئەو شتانەی زۆربەی ئەو شتانەی کە ڕۆژانە دەیبینیت ئەو ئیشەی کە دەیکەیت ئەو میهنەیەی کە هەتا ڕۆژانە ئیش و کارێک دەکەی بەتابەتی ئافرەتان ئەو ئیش و کارێک کە دەیکەن لە ماڵەوە چێژ لێ دەنێ نان دەکا شت حازر دەکا ئیدی ئەو جۆرە ئیشەی کە ڕۆژانە دەیکا کاتێک کە شەو لە خەوی دەبینی هاوە شتێکی دەرونیە و خەوێکی دەرونیە و قسەی دەروونە و زۆر ئاساییە و هەروەها هیچ خراپەیەکیشی نییە. یاخود کەسێکت زۆر خۆش دەوێت یان ڕقت زۆر لە کەسێکە دایمە کەسێک لە خەیاڵتدا دێ و دەچێت شەو خەوی پێوە دەبینی خەوێکی تەبیعیە و ئەو خەوەش زیاتر ئەوەیە کە قسەی دەروونە یاخود کابرا ئیش و کارێک دەکات وەستایەکە کرێکارێکە مۆزەفێکە سایاقێکە ینی خەو بەوە دەبینێ کە ڕۆژانە ئەو شتانە دەکات ئەو شتەی لەبەر چاوە. دەڵێن ئەگەر ئینسانێکی تینو بخەوێت یعنی ئاو نەخواتەوە بە تینوێتی بخەوێت شەو خەو بە ڕووبار و بە ئاوەوە دەبینێت چونکە بە تینوێتی خەوتووە. جا ئەوانە هەمووی حەدیث النەفس واتە قسەی دەروون و خەوی دەرونی پێ دەڵێن واتە ئەو شتەیە کە ڕۆژانە ئەو ئیشەی کە دەیکەی ئەو کارێک کە دەیکەی ئەو شتەی کە تۆ ممارەسەی دەکەی ڕۆژانە شەو لە خەوت بینی بزانە هیچ نییە و هیچ خراپەیەکی نییە و ئەسڵەن پێویست ناکە هەر بەشی گێڕیتەوە. بە زۆری ئافرەتان پرسیار دەکەن ئەرێ مامۆستاوام زانین لە خەودا تەماتەم وەردەکەت خەیارم وەردەکەت برنجم لێ دەنا گۆشتم حازر دەکەت ماڵم پاک دەکەتەوە کە ئەوانە هەمووی لەبەرەوەی ڕۆژانە ممارەسە ئەو ئیشە دەکەی هەمووی قسەی دەروونە و خەوێکە کە پێی دەڵێن حەدیث النەفس واتە قسەی دەروون ئەو خەوە هیچ خراپەیەکی نییە و هیچ مزاعفاتێکیشی نییە خەوێکی نۆرماڵ و ئاساییە. چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە خەوەدا بکەین پێویست ناکا بیگێڕیتەوە پەنا بگرە بەخوای پەروەردگار و هەروەها لەبیر خۆتشی بەرەوە.
ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ جۆرەکانی خەودا بکەین. ئەو خەوەی کە لە خوای پەروەردگارەوەیە خەوێکی خۆشە، ئەو خەوەی کە لە شەیتانەوەیە خەوێکی ناخۆش و ترساندنی تێدایە، ئەو خەوەی کە هەر قسەی دەروونە و شتێکە ڕۆژانە ممارەسەی ئەو شتانەی کە دەیکەی، ئەو ئیشەی کە دەیکەی شەو لە خەویدا دەبینی کە قسەی دەرونی پێدەڵێن، خەوێکی دەرونی پێدەڵێن. ئایا چۆن مامەڵە لەگەڵ ئەو سێ جۆر خەوەدا بکەین؟ ئەوە لە هەمووی گرنگترە، چونکە جۆرە کەسانێک هەن لە خەودا تێپەڕاندنیان زۆرە یان بەزایەدانیان زۆرە، کەسانێک هەن هەر بڕوایان پێی نییە کە ئەوە هەر خراپە، کەسانێکیش هەن زۆر زێدەڕەویان کردووە لە خەودا، زۆر هەموو ژیانیان لەسەر خەو بنیاد ناوە، زۆر پرسیار دەکەن، زۆر قەلق دەبن، زۆر داڵغی پێوە لێ دەدەن. وەرە بە ئیزنی خوای پەروەردگار پێت دەڵێن چۆن مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو جۆرە خەوانەدا بکەیت. یەکەم ئەگەر خەوێکت بینی کە خەوەکە لە خوای پەروەردگارەوە بوو، خەوێکی خۆش بوو، مژدەیەکی تێدا بوو، لە شتێک ئاگادار کرایەوە، یەکەم شت کە هەستای حەمد و سەنای خوای پەروەردگار بکە و سپاسی خوای پەروەردگاری لەسەر بکە، مژدەیەکە لە خوای پەروەردگارەوە بۆت هاتووە، چونکە وەکو پێغەمبەر باسی کردووە صلی الله علیه وسلم، خەویش مژدەیەکە لە خوای پەروەردگارەوە، یاخود خۆشیە یان ناخۆشیە کە ئاگادار دەکرێەوە لە شتێک، ئەوە هەمووی لە خوای پەروەردگارەوەیە و حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکە. دووەمیان ئەو خەوە بۆ کەسێک باسکە کە خۆشت دەوێت، کە متمانەت بە دین و ئیمانی هەیە، متمانەت بە عیلم و زانست و زانیاریەکەی هەیە، کەسێکی شارەزا بێت، کەسێکی تەقوادار بێت، کەسێک بێت جێی متمانە بێ و ئەمانەت پارێز بێت و هەرگیز کەسێکی حەسوود نەبێت. هەرگیز خەو بۆ ئینسانی حەسوود نەگەڕێەوە، چونکە جاری وا هەیە وەکو براکانی یوسف کاتێک کە خەوێکی بینی، یعقوب فەرمووی ئەو خەوە لە لای براکانت باز مەکە، چونکە تۆ پاشە ڕۆژێکی باشت دەبێت براکانت حەسادەتت پێ دەبن. لەبەرەوە زۆر گرنگە وریابیت لە لای ئینسانی حەسوود خەوەکەت مەگەڕەوە، لە لای کەسێک کە متمانەت بە دین و ئیمان و تەقواداری هەیە و کەسێکی شارەزایە، خەوەکە دەلای ئەو کەسە باسکە. بەو شێوازەیە خەوێک ئەگەر لە خوای گەورەوە بێت، مامەڵەی لەگەڵدا دەکرێت. دووەم ئەگەر خەوێکت بینی لە شەیتانەوە بوو، ترساندنی تێدا بوو، قەلەقی تێدا بوو، ناڕەحەتی کردی، ترسای لە خەودا ڕاچڵەکیت، ئەو خەوەش کاتێک کە هەڵسای پەنا بەخوای پەروەردگار بگرە، ئەعوذ بالله من الشیطان الرجیم بڵێ، ئاەت الکورسی بخوێنە، ئەو لاتەنشتێکە لەسەری خەوتێ بیگۆڕە، ئەنجا خەوەکەش هەرمەگێڕە و لەبیر خۆتی بەرەوە. یعنی پێویست ناکە ئەو جۆرە خەوانە بگەڕێەوە کە لە شەیتانەوەن و هیچ حیسابێکی لەسەر ناکرێت، هیچ مانایەکی خراپیشی نییە، تەنیا شەیتانە دەیەوێت لە ڕێی ئەو خەوەوە تۆ بترسێنێت. تۆش پەنا بگرە بەخوای پەروەردگار و متمانەت بەخوای گەورە هەبێ و مەترسە و خەوەکەش لەلای هیچ کەسێک مەگێڕەوە. سێم ئەگەر خەوێکت بینی هەر شتێکی دەرونی بوو، واتە هەر قسەی دەرون بوو، ئەو شتێک کە ڕۆژانە ویشەی کە ڕۆژانە دەیکەی، هەر ئەو جۆرە شتانت لە خەودا بینی، ئەو خەوەش پێویست بە گێڕانەوە ناکات، پێویست بە داڵغە لێدانەوە ناکات، داڵغی پێوە لێ بدەی خۆتی پێوە سەرقاڵکەی. ئەو شتە شتێکی تەبیعی و نۆرماڵ و ئاساییە، ڕۆژانە ممارەسەی شتێک دەکەی، شەو لە خەودا بینی تە هەر حیسابی بۆ مەکە و لەبیر خۆتی بەرەوە. ئەو مامەڵەیە زۆر گرنگە، ئەو سێ جۆر خەوەمان هەیە، ئینسان بزانێت چۆن مامەڵەی لەگەڵدا دەکات. خەوێکە لە خوای پەروەردگارەوە بوو، خەوێکە لە شەیتانەوە بوو، و هەروەها خەوێک کە هەر قسەی دەروون بوو، بەو شێوازەیە مامەڵەی لەگەڵ بکە. دڵنیابە زۆر جار هەر پێویست ناکات تەلەفۆنیش بە مامۆستایەک و فڵان و فیسادێ بکەیت، هەر خۆت کە هەڵسایت دەتوانی بەو شێوازەی کە بۆم باس کردی خەوەکەشت لێک بدەیەوە و مامەڵەیەکی تەندروستیشی لەگەڵدا بکەیت. خوای پەروەردگار هەموو لایەک پارێزراوکە لە هەر خراپەیەک، لە هەر خەوێکی ناخۆش و لە شەیتان و لە هەر شتێکی زیان بەخش، هەموو لایەک سەرکەوتوو عاقبەت خێری دنیا و قیامەت بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبركاته.